ڕاستی سڵاوت لێبێت. یەکێتی نیشتیمانی دوایەوەی کە دوێنێ سەردانی کۆمەڵی ئیسلامی کرد، ئەمڕۆ بۆچی سەردانی یەکگرتووی ئیسلامی کردەوە بە پێی زانیاریەکان کە دەست کەوتون؟ وەڵێ سڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدارە لە ئێستا داشاندی باڵای یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بینەی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی لە کۆبوونەوەدان. کۆبوونەوەکە نزیکی کاتژمێرێک و 15 خولەکە دەستی پێکردووە، گفتوگۆکانیان بەردەوامە، چاوەڕێکرێ دوای کۆتاییتکردنی کۆبوونەوەکان کۆگرێکی ڕۆژنامەنووسی ساز بکەنەوە، تێدا ئەجێندای سەردانەکەیان ڕوون بکەنەوە. بە پێی زانیاریەکانی ئێمە وەکو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی دوێنێش ڕایگەیان بڕیاری داوە سەردانی لایەنە سیاسیەکان بکەوە گفتوگۆیان لەگەڵا بکات لەسەر پرسانی کە ئێستاکە هەیە، گفتوگۆی هاوبەش بکەن و ڕای لایەنە سیاسیەکان بزانن. دیارەوە کە زانن دوێنێ سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر کە ئێستاکە خاوەنی گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان، وەروها یەکگرتووی ئیسلامی کوردستان شکێکی دیکەیە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکان ئەمڕۆ سەردانی کراوە، بڕیار وایە سەردانیکردنی لایەنە سیاسیەکان بەردەوام بێت. ئەوەی کە هەیە بە پێی زانیاریەکانی ئێمە پرسی پەیوەندی دووقۆڵەکانی نێوان یەکێتی نیشتیمانی و لایەنە سیاسیەکان، هەروەها پرسی نێوان هەولێر و بەغدایەکێکی دیکە بێت لە تەوەرە سەرەکیەکان و لە نێو خودی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە یەکێتی نیشتیمانی گلەی هەیە بۆ پێی کە دەسەڵاتەکانی قوبات تاڵبانی کەم کراوەتەوە و وەزیرەکانی ناتوانن ڕۆڵی خۆیان ببینن. ئەمە شتێکی دیکە بێت لە تەوەرەکانی گفتوگۆ لەوەی کە ئەم سکاڵایانە ئەگەین بە لایەن سیاسیەکان و ئەیانوێ کۆدەنگیەک کۆکەنەوە بۆی کە پرۆژەیەکیان پێشکەش کرد بەتایبەت لەسەر هەولێر و بەغدا کۆدەنگی لایەنە سیاسیەکان هەبێت. ئەمە زانیاریەکانی لە ئێمە. پرۆژەی وەکو چی ڕاستی بۆ نمونە یەکێتی کە گلەی لە کەمکردنەوەی دەسەڵاتەکانی بەرپرسێکی باڵای خۆی هەیە لە حکوومەت، پرۆژەی چی دەبێت کە لەگەڵ لایەنەکان بەتایبەت ئەم لایەنەی کە ئۆپۆزیسیۆنی حکوومەتی ئێستان سەوباسی لەسەر بکات؟ کاکارزان پرسی مامەڵەکردنی ڕاستەوخۆی سلێمانی لەگەڵ بەغدا جارێکی دیکاتەوە بەرباس. بە پێی زانیاریەکانی ئێمە لە دوایین سەردانەکانی شاندی یەکێتی بۆ بەغدا ئەم پرسە دووبارە تاوتوێ کراوە، بەتایبەت لە بابەتی پرسی بوجە و موچاگەر هات و هەولێر ئامادە نەبوو کە نەوت ڕادەست بکات و لە بەرامبەردا موچە وەربگرێت، موچەی فەرمانبەران وەربگرێت. دووبارە پرسی مامەڵی ڕاستەخۆی پارێزگای سلێمانی لەگەڵ بەغدا هاتوۆتەوە بەرباز و ئێستاکە گفتوگوی لەسەر دەکرێت و یەکێکە لە خیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوە بابەتە. ئەمە یەکێکە بێ لەو پرسانی کە یانەوەی کۆدەنگیەکی بۆ دروستکەن و کۆدەنگیەکی بۆ کۆبکەنەوە و لە زمنیا لە پراوێزیا باسیەوە شەکەن کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەو شێوە ڕۆڵیان پێنادرێەوە ئەم حکوومەتەوەی لی چاوەڕێکرد کە حکوومەتێکی چاکسازی بێ و حکوومەتێک بێ خراپیەکانی ڕابردووی دووبارە نەکاتەوە، کابینەکانی ڕابردوو دووبارە نەکاتەوە. ئەوان ئەڵێن کە ئەمەی کە ئێستاکە هەیە و ئەوەی ئێستاکە ڕوەدات چاوەڕێەوەی لێ ناکرێت. سەرنجی کۆمەڵی ئیسلامی دوێنێ چی بووە گەرێکێک لە تەوەرەکانی ئەمڕۆی گەڵ یەکگرتووی ئیسلامی هەمان ئەم تەوەرە بوو بێت کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دوێنێ شاندی باڵای یەکێتی نیشتیمانی گفتوگۆی لەسەر کرد بێت. لەسەر ئەم پرسایی زانیاریت هەیە کە سەرنجی کۆمەڵی ئیسلامی چی بووە؟ یەکگرتووی ئیسلامیش ئەم پرۆژەیەکی لەم جۆرەی هیچ پێ باشە؟ بەڕسمی هیچ وەڵامێک نەدراوەتەوە لەم بارەوە تا ئێستاکەوە، هیچ وەڵامێکی فەرمی بەتابەت بۆ ئەم بابەتە نەدراوەتەوە. وەڵامەوەی کە هەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوەیە کە یاری بە موچە و بوجە و قوتی هاوڵاتیانەوە نەکرێت و نەکرێت بەوەی کە یاری سیاسی پێوە بکرێت و بەترسی لەسەر بوجەی هاوڵاتیان دروست نەکرێت. سپاس بۆ زانیاریەکانی تۆ ڕاستی.